بێگومان لە قۆناغی خۆڕاگری و ڕاوەستاندا ئەو تێچووە زۆرە مرۆیی و مادیە کە دراوە بۆتە کۆدێکی پڕبایەخ و جێگای شانازی. ئاشکرایە گەلی کوردیش لەم مێژووە پڕشنگدارە بێبەری نییە. مێژووی خەباتی گەلی کورد لە ئاستە جیاوازەکان وەکو شێعر، مۆسیقا، چیرۆک و سینەما و دەیان کاری دیکە لەو جۆرە لە پێنا و پاراستنی گەلەکەی و هەروەها بە شێوە دەربڕینێکی شۆڕەجگەرانە تا هاتووە زیاتر پەرەیسەندووە و دەوری بووە لە هێشتنەوە و لە بیرنەچوونەوەی داستان و حەماسەکانی نەتەوەی کورد. یەکێک لەو شێوازە خەباتانەی کە گەلی کورد لە پێنا و پاراستنی خۆیدا بە ناچار هەڵیبژاردووە و ناخۆشی و نەهامەتی زۆریشی لە پێناودا کێشاوە و تێچووی گیانی زۆری لە پێناودا بەخت کردووە، خەباتی پێشمەرگانە بووە. پێشمەرگە ئەو مرۆڤەی کە لە کوردستان لە ساتەوەختێکی مێژووی ئافرێنرا و توانی ئاڵای تێکۆشان و خەبات شەکاوەڕا بگرێت و سەروەریەکانی کۆمەڵانی خەڵکی کورد بکاتە هێڵی سوور و ئیزن بە هیچ کەس و لایەن و دەسەڵاتێک نەدا بیبەزێنێت. لەنستافی ئامادەکاری ئەم بەرنامەیەوە پیرۆزبایی سوێکی جۆزەدان و لێ دەکەین. سپاس بۆ ئێوە منی بەنەوەی خۆم پیرۆزبایی لە هەموو ئێوەی خۆشەویست و سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە دەکەم. سپاس. دوای 45 ساڵ لە دامەزراندنی کۆمەڵە و چالاکی هێزی پێشمەرگە لە ئێستادا لەم سەردەمەدا بارودۆخی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چۆن دەبینی؟ بەڵێ بێگومان ڕابردووی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ماوەی زیاتر لە 3 دەها کە خەریکە یەواش یەواش بۆ نێو 4 دەها دەچێت بۆ خەڵکی کوردستان ڕوون و ئاشکرایە قارەمانیەتی و لە خۆبردووی و لێهاتووی و سەدان داستان و سەدان کتێبی لەسەر دەکرێت بنووسێت لەسەر ڕابردووەکەی. ئەوەی هەڵەگرێتەوە بۆ ئێستا و لەم ئان و ساتەدا ئەو هێزە چه ئەرکێکی لە ئەستۆیە یا ئێستا بارودۆخەکەی لە چه ئاستێکدایە لە ڕاستیدا وەڵامەکەی دەتوانێت ئاوا بێت. لە ڕوانگەی منەوە پێشمەرگەی کۆمەڵە و ئەو هێزە کە باسکی چەکداری کۆمەڵەیە ئێستا لە هەموو زیاترێک بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ئێسای ناوچەکە بەگشتی و ئێران و کوردستان بە تایبەتی دەرخەری ئەو لە ڕاستیە کە ئێستا زەرورەتی تۆکمەکردن و بەهێزکردن و تەقویەت و لە هەمان کاتە ئامادەکردن بۆ ئەگەرەکانی داهاتوو لە ئارادایە. ئەوەی هەڵەگەڕێتەوە بۆ ڕاستە وەزعیەت و بارودۆخی سیاسی ئێران ڕەنگە ڕکودێکی سیاسی مەقتەعی بەخۆیەوە بینی بێت، بەڵام ئەوە هیچ لەوە کەم ناکاتەوە کە ئێستا ئەم ساڵ زیاتر لە ساڵانی ڕابردوو دەبێت هێزی پێشمەرگە، ئەو هێزەی کە ڕابردووی پاڵپشتی بزوتنەوەیکی بەهێزی جەماوەری بۆ لە کوردستان من پێم وایە ئێستا زیاتر لەوە زیاتر زەرورەتەکەی لە ئارادایە بوو ئەوەی تۆکمەی بکەی بەهێزی بکەی ئامادەی بکەی و پێم وایە ئێستا کە خەریکە بەرەو سیویەکی جۆزەردان دەچین لە ڕاستیدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمان پۆتانسیل و هەمان زەرفیەتی ڕابردووی خۆی لەدەستاوە. ڕەنگە بەو شێوەی ڕابردووە بەو تەعداد و بەو حەجمە عەزیمەی ڕابردوو ڕەنگە پەرتەوازەیەکی بەخۆیەوە بینی بێت بەشێکی لە کادرە کۆن و فەرماندەکان و هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە وڵاتانی جۆر بەجۆر بن. ئێستا حزورێکی ڕاستە و خۆیان لە مەیدانە نەبێت، بەڵام لە ڕاستیدا من پێم وایە هێشتا هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەو هێزەیە کە جێگا متمانە و هێشتا جێگە باوەڕی خەڵکی کوردستانە و لە ئێستا لەم بارودۆخەی ئێستا من پێم وایە زەرورەتەکەی ئامادەیە بۆ ئەوەی پتە و قایم و تۆکمەی بکەیت و من پێم وایە زەرفیەتی ئەوەی هاتیە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئێستش دەتوانێت هەمان کارایی و هەمان کاربردی ڕابردوو کە هەی بووە من پێم وایە ئێستش لە حاڵ حازرە هەمان کارایی هەیە. لەم نێوانەدا پێشمەرگەی کۆمەڵە ڕۆڵی گرنگ و مێژووی گێڕاوە و بە هاتنەمەیدانی و بە تەیاربوونی بە بیری پێشکەوت و خوازانەی کۆمەڵە توانیوێتی ڕوخسار و ناوەرۆکێکی نوێژ ببەخشێت بەو هێزە ڕزگاری دەرە. لە هەمان کاتدا دەرفەتێکی زێڕین بوو بۆ توێژی بێبەشان کە لەمە و دوا خاوەن هێزێکی چەگلەشانی بە بیر و باوەڕن کە ئامادەن ببنە قەلغانێک بۆ پاراستنی بوونیان و هەروەها ببنە تریبۆنێکی ڕاستبێژ و ڕاستگۆ تاکو ئەم خەموو نەهامەتیەکان بە دەنگی پڕخرۆشی چەکەکانیان بە دوژمن ڕابگەێنن.
ئەو هێزەی کە عەداڵەتی کۆمەڵایەتی و پشتیوانی لە خەڵکی زەحمەتکێش و دەستکورتی کۆمەلگای وەک پرەنسیپێکی پێشکەوت و خوازانە هێنا ناو گۆڕەپانی خەبات. هێزی پێشمەرگەی کۆمەڵا تەیار بوو بە بیرێکی پتەوی عەداڵەتخوازی و ساڕێژکەری کەلێنە چینایەتیەکان و بڕاوپێدەری کولتوری ڕێزگرتن لە ژنان و خوڵقێنەری کولتوری ئازایەتی و کۆڵنەدان لە دژی دەسەڵاتدارانی ڕەها و دەمارگرژ. بە بۆنەی سیوەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە چەق سەوباسیەکەت هەیە؟ لە پێشە پیرۆزبایی لە هەموو شەیدەکانی کۆمەڵە و هەموو شەیدانی گەلی کورد و هەموو شەیدانی کوردستانەکەم. گرنگی ئەم ڕۆژە لەوایە کە ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی شەیدبوونی کاکخانی مەعینیە. سەرەتا درود و سڵاو ئەنێرین بۆ ئەو شەیدە سەربەزە و بۆ ئەو ڕەهبەرە گەورە ئەو بە زەحەماتی خۆی و جەمعێکە کە کۆمەڵەیان دروست کرد کە ئەوەڵین کەسانێ بوون ئەوەڵین ڕۆژەم فکرهایە بوونە کە ئەتوانم بێژم لە کوردستان و لە ئێرانە هەکە حیزبێک بەناو حیزبی چەبەکە دیفاع لە کاریگەر و زەحمەتکێش و چینی هەژارکە کۆمەڵە بوو. ئەم کەسانە بوون وەک کاکخانی مەعینی وەک ئولگویەک ئینا حیزبێک کەسێتر بەو شێوە لە ئێرانە نەبوو، ئەوە کۆمەڵە بوو. زەحماتی ئەم ڕاهبەرانە بووە کە حیزبێکی چەپ و کاریگەر و ئەمانە کە دیفاعکە لە چینی هەژارۆ بە شەهامەتەوە کۆمەڵە بووە کە ژنی هاودە سەحنەی مەبارزەوە. ئەوە ئیفتیخارێکە بۆ کۆمەڵە، بۆ هەموو گیانبەخت کردوانی کۆمەڵە، بۆ ڕەهبەرێکی گەورە وەک کاکخانی مەعینی. بەم ڕەهبەرە و بە سیویەکی جۆزەردانە کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە ئیفتیخارەکەین و پیرۆزبایی ئەم ڕۆژە لە خەڵکی کوردستان و لە هەموو خانەوادەی شەیدانی کوردستان و شەیدانی کۆمەڵی شەکەین. زۆر سپاس. مەمنون. منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی سیویەکی جۆزەردانەکەم لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵا دۆستان و لایەنگران و هەروەها و بە تایبەت بنەماڵەی سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی. ڕەنگە من تەمەنم کەم بێت بۆیە کە پێناسەی پێشمەرگەی کۆمەڵە بکەم بە تایبەت بە 35 ساڵ خەباتەوە، بەڵام ئەوەی کە بیستومە و ئێستا کە پێشمەرگەم خۆم دەیبینم هەستی هاوخەمی و هاودەردی پێشمەرگەی کۆمەڵە بەرامبەر بە خەڵکی کوردستان بووە. من بەردەوام و شتانم بیستووە متمەینە کە خەڵکی کوردستانی جۆشتان نازانن. شتێکی زۆرم نییە بۆ وتن، بەخێش قسەیان کردووە، حتمما باس لە زۆر شت کراوە. بەس دەڵێم دووبارە پیرۆزبایی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دەکەم لە گشت خەڵکی کوردستان. هیوادارم سەرفراز بن. پێشمەرگەی کۆمەڵە سەرباری گشت کەم و کۆڕیەکان لە بواری تەداروکات و نەبوونی پێداویستی شیاوی شەڕ بوونی تەنیا چەند جۆرە چەک و تەقەمەنی، بەڵام مێژووی خەباتی ئەم هێزە سەلماندوویەتی ئەم هێزەی خەڵکی زەحمەتکێش و بێبەشان لە دەیان نەبەردی نابەرابەردا هێزی سەرکەوتووی مەیدانەکانی جەنگ بووە. بوونی بیر و باوەڕی پتە و بوونی سەدان کەس لە کادرە توانا و جەماوەری و خاوەن پێگەی ناوشار و گوندەکانی کوردستان لەم هێزەدا توانی ئاستی لێهاتوویەکانی ئەم هێزە بە چەند قات بباتە سەرەوە و ئەمە ژوای کرد کوردگوتنی ڕووسور بێتە دەرەوە لەو ئەزمون و تاقیکردنەوە مێژوویەدا. ئەوەی ڕاستی بێ وەڵامی ئەم پرسیارە ناکرێت بە کورتی جواوە بدرێتەوە، بەڵام ئەگە ئێمە بمانەوێ چەند تەوەرێک لەم وەڵامی ئەم پرسیارە جواب بێنەوە ئەتوانین ئشارە بەوە بکەین کە پێشمەرگەی کۆمەڵە هەروەها کە لە مێژووی دامەزاندنی و دەست بکردن بە چالاکیەکەیەوە سەلماندوویە، هێزێک نییە کە خەباتی خۆی لە یەک ئەرسا قەتیس کاتەوە و فقط لە یەک زەمینە فعالیەتێکی چڕاوپڕی بێت و لە هەموو سەردەمەکاندا لە هەموو فاکتەرەکانی خەبات بە جوانی و گونجاوی خەڵکی وەرگرتووە. بۆ نمونە سەردەمانێک هەلومەرجەکە بارودۆخەکە وای ئەخوازرا کە خەباتی چەکدارانە زۆرتر بکات و لەو زەمینە فعالیەتی زۆرتر بێت، بەڵام ئێستاکە بە خاترە و بارودۆخەی کە لە بەگشتی خاوەرمیانە و بە تایبەتی
کوردستانی ڕۆژهەڵات تا زاڵە لە بەرژەوەندی خەڵکەی خۆماندا لە بەرژەوەندی بەگشتی بزوتنەوەکەدا ئەوەیە کە کاری دیپلۆماسی و کاری ڕاگەیاندنی و کاری ئاگاکردنەوەی ئەو خەڵکە لەو زەمینانە فعالیەتمان زۆرتر بێ و هەروەها بە حکمی ئەوەی کە کۆمەڵە حەزبێکی زۆر شەفاف و ڕوونە حەزبێکە کە نەفەسکێشان لە هەموو زەمینەیەکە تێیە ئازادە لە هەموو زەمینەیەکە ئەگەر تاکەکانی پێشمەرگە ناو ئەم تەشکیلاتە خۆیان بیانەوێت لە هەر زەمینەیەکە ئەتوانن گەشە بکەن زۆر زەمینەکان بۆیان فەراهەم کریا زۆر ئاسانکاریان بۆ کریا وەک بۆ نمونە کلاسیان بۆ دانرگێت دەورەگەری مختلفیان لە زەمینە و تەخەسوسی کە خۆیان پێیان خۆشە بۆیان دانرێت ئەتوانن پیشڕەفتکەن لەو زەمینانە مەسەڵەن بۆ نمونە کابرای کەسێک کە تا دوێنێ لە ڕۆژهەڵاتی کوردستانە مناڵێکی هەر بۆ نمونە خۆمان بێژین لە چینێکی ئەو هەژار و فەقیرەی کۆمەڵگاکەی خۆمان هاتووە تا دوێنێ شاید خوێنەوارەکەی زۆر کەم بێ تا ئەسەڵەن مەسەڵەن بۆ نمونە لە کاروباری کاری تەلەڤیزیۆنی و کاری ڕۆژنامەوانی و زۆر کاری تری لەم چەشنە هیچ شارەزایەکی نەبوو بێت بەڵام لێرە بار هاتووە وردەوردەوە نیشانی داوەکە لە هەر زەمینەیەکە و لە هەر مەقتەع زەمانی کە پێشمەرگەی کۆمەڵە ئەتوانێ نەخشی سەرەکی بگێڕێت لە بزوتنەوەکەدا و هەمیشە نمونەیەکی جەسارەت و بوێری بووە نمونەیەکی خۆڕاگر و پاک و کەسێکی دڵخواز بووە لە ناو جامعەکەدا و بۆ هەمووانیش کەوتم بە درێژایی مێژووەکەی سەلماندویە ئەمە حاشا هەڵنەگرە دەکۆدای داگە قسەیەکت هەبێ بەم بۆنەوە توانی بڵێ منیش بە بۆنەی خۆم سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە سەرجەم خەڵکی کوردستان لە بنەماڵەی شەهیدان لە زیندانیانی سیاسی لە کەمەندامان لەوانەی کە تەنانەت ئەگەر ڕۆژێکیش لە سەردەمانێکە لە ناو ئەم تەشکیلاتە و لە ناو چوارچێوەی ئەم حزبە بە هەر شێوەیەک بووی وەک لایەنگەر بووی وەک پێشمەرگە بووی وەک هەوادارێک بووی فعالیەتیان کردوێ پیرۆزبایی یەکەم و هیوادارم کە هەر شاد و سلامت بن لە هەر پێ دڵی پڕهمێدیمەت پێشکاش بڵنگی هەردی وڵات هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدیمەت پێشکاش هەر وەک بۆ خۆتان نەزانم بەرە بە سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە نزیکە بینەوە ئەکرێت باسێکی کورد لە سۆسیات و تایبەتمەندی هێزی پێشمەرگەی کۆمەڵەمان بۆ بکەیت زۆر سپاس و بە خێراتنتان دەکەم من سەرەتا خۆشم وەکو پێشمەرگەی کۆمەڵە هاتنی شیوێکی جۆزەردان پیرۆزبایی دەڵێم بە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و هەموو کەسانی کە کۆمەڵەیان خۆش دەوێ و ڕۆژێک لە ڕۆژان لە هێزەکانی نێوڕیزی هێزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا بوون یانەوەی کە خزمەتێکیان بە پێشمەرگەی کۆمەڵە کردو خصوصیات و تایبەتمەندی پێشمەرگەی کۆمەڵە من خۆم زۆر شتم بیستەوە بە زۆر شتیش خۆم تەجروبەم کردو ئەوانە خۆنەویستی و خزمەتکردن بە خەڵک و لە خصوصیاتی پێشمەرگەی کۆمەڵە لە زۆر شوێن ئەگەر باسی خۆراگریمان لە زینداندا بیست پێ خۆ نێوی پێشمەرگەی کۆمەڵە نێوێکی دیارە لە زۆر شوێن ئەگەر باسی ڕەوشتی باش و هاوکاریکردنی خەڵکمان بیست پێ ئەوە نێوی پێشمەرگەی کۆمەڵە زۆر بەرچاوە تێکۆشان ماندوو نەبوون و ماندوونەناسی لە خصوصیاتی پێشمەرگەی کۆمەڵەن ئەوەش تەنیا قسە نێ و ڕنگ بێگەر لە زۆربەی خەڵکی کوردستان بپرسیوانێک کە هەڵسو کەوتوان دەگەڵ پێشمەرگەی کۆمەڵە بۆوانەی پێشمەرگەی کۆمەڵیان دیوە ڕنگ بێ ئەو قسانەی من تەئید بکەن و پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ هەر شوێنێک چوون دەگەڵ خۆیان ئەوەندەی توانی بێتان باسی ئاوەدانی و باسی
پێکەوە بوون و باسی خزمەتکردنیان کردو ئەوانە لەلایەکی تریشەوە یەک شت کە زۆر گرنگەوە لە سیوێکی جوزەردان کە لەو ڕۆژەدا کاکخانەی معینی وەکو لاوێکی تازە لاوێک لە شاری مابەت دەکەوێتە زیندان و وەکو زیندانێکی خۆراگر ڕنگ بە لە زۆر شۆن ئەگەر تۆ ناتوانانی باسی خۆراگری لە زینداندا نەکەی نێوی کاکخانە نەیەنی ئەوەشێکی لە خصوصیات بۆ کە دواتر بۆ پێشمەرەکان و بۆ زیندانیەکانی کۆمەڵە ماوەتەوە ئێستا کە گەر خۆراگری دەبینین ئێستا کە لە زینداندا ئەگەر مقاومەت دەبینین بەتایبەت ئەو هێزە چەپەکان و بەتایبەت کۆمەڵە لە زینداندا خۆراگریان کردووە ئەوە شتێک نە هەروە بە ئاسانی بەدەسات پێ ئەوە خصوصیاتی پێشمەرگەی کۆمەڵە بۆ خصوصیاتی ئەوە بۆ کە زیندانەکانی کۆمەڵە ئەوانەی کە کەوتونە ژێر چەنگی جمهوری ئیسلامی پاراستویانە. پێشمەرگەی کۆمەڵە لە مێژووی بزوتنەوەی ئازادیخوازی گەلی کووردا لاپەڕەیەکی پرشنگداری تۆمار کردووە و بە خوڵقاندنی دەیان حەماسە و تێکۆشان و نەبەردی قارەمانانە و جێگیرکردنی دەیان کولتوری لە خۆبردووی و فیداکاری لە پێناو هاوسەنگەرانیدا توانیان ببنە جێگەی ڕێز و خۆشەویستی لە ناو خەڵکی کوردستاندا. پێشمەرگەی کۆمەڵە ئەو تاکەی سەرباری برسێتی و ماندووی و هەڕەشە و لە دەستدانی ئازیزترین هاوسەنگەران و شەونخۆنی و سەرما و گەرما و بۆنی باروتی مەیدانی جەنگ و دەیان سەختی دیکەی کردە دەرفەت و بە پشتیوانی جەماوەرە خۆشەویستەکەی توانی پەرەپێدەری مۆسیقا و شانۆ و شێعر و چیرۆکی شۆڕژگەرانە بێت لە کوردستاندا. هەروەک بۆ خۆشتان نەزانن بەرەبەرە بە سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە نزیکە بینەوە. تۆ وەکو پێشمەرگەیەک چه قسەیەک هەیە لەم ڕۆژەدا ئەشتوانی بە زاروی خۆتان وەڵامان بیتەوە. سپاس دەکەم و کاسە باگیان ئەینەکە ڕاستی بۆ بەرحەڵ وەڵیانێکی جواب پرسیارەکەدەوە من پسەوێم پیرۆزبایی ڕۆ پێشمەرگە و کۆمەڵی سیەک و جۆزەدان یا سیەک و چڵ کڕی جا تەمام و خەڵک و کوردستانی کرد و بەتایبەت ئەنێکی هۆرامی قسەکەرا و گۆران نشینەکە دیارە ڕۆ پێشمەرگە و کۆمەڵی ڕۆیوی تایبەتە بەرحەڵ چون جەسرەتەوە دەستپەنەکردەی خەباتی سیاسی و نظامی کۆمەڵەیەوە ئێمەم تا مێشارەپانەیە کەرمێکی ئی ئەرەمەرزیەی کۆمەڵی پێی دفاعکردەی جەنەتەوە کوردی جەداخوازیەکە و نەتەوە کوردی پسە خەڵک و چینی چۆساوە هەژاری بێ. خب شێوتریشکێ بەرحەڵ مەی ئەژمار چی لێ ڕاستە نەباشمێش پێشمەرگە کۆمەڵی تایبەتمەندی هاوێ خاصی شەنی پسە چێشی پسە ئەنێکی بەحەڵ سداقەت فداکاری خزمەتکردەی پسە چێشی پسە وەختی کە کۆمەڵە مەرزیارە و یانی درێژەی 40 ساڵە خەباتیشە فرەتر 40 ساڵە خەباتیشەنە بەرحەڵ پێی بەعزێ و چێوە پێی بڕێ و ئامانجا هۆرسەوە دیارە خەو خەبات و گەل و کوردی ڤڵتر دەستش پە نەکردە بێ بەڵام بیێ و وەشکردێ و ئێدامەدەی ڕێگە و ڕێباز و ڕزگاری گەل و کوردی جە کوردستان ڕۆژهڵاتیانە ئینە بێ کێ بەرحەڵ دفاعجە خەڵکی چینی چەساوە هەژاری دفاعجە خەڵکی فەقیری یعنی مدرێ ڤراور و چۆن و بەرحەڵ ئینقلاب و ئێمە وەگەسمێ ڕاپەڕین و خەڵک و ئێرانی جە ساڵ و 50 ڕۆژیاریانە خب بەرحەڵ بەعزێ چێ ئامێ بەرەوە ئێمە دیماکێ ئاڕژیمەکێ ئیسە ئینا سەرکاری ئیسەجی ناسەرکاریەوە بەداخەوە ئاچێوەکێ خەڵک و کوردی پسە بەرحەڵ ئامێدی ئامانجەنەتەوایەتەکە بەداخەوە ناردەشڕاورێ داخوازی بەرحەڵ خەڵکی چی لێ ڕاستەنە بەعزی چێوانی تەریبنی مەسەلەن دفاعجە حەق و ژن و پیاوی بوونی دەیان مامۆستای پێشمەرگە و پێشمەرگەی مامۆستا لە گوندەکان و لەو پەڕی هەژاری و دەستکورتیدا ئاماژەیە کە بەبیری نوێ و سەردەمیانەی ئەو تاکە خەباتگێڕا کە بۆ پەروەردەی مناڵانی کوردستان ئەستەمیەکانی ڕێگای ئەژنۆی نەلەرزاند و بگرە بەهێز و چاونەترز ڕێگەی بڕیوە. بە هاتنەمەیدانی پێشمەرگەی کۆمەڵە هێزی بەشمێنەتان و بێبەشانی کۆمەلگا وریان تێهاتەوە و قۆڵیان لێ هەڵماڵی و هاتنە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و ڕاستەوخۆ بەشدار بوون لە دەیان نەبەرد و جەنگ لە دژی داگیرکەران و بە هەڵگرتنی بیر و باوەڕی کۆمەڵە و بە بڕوا بە دروشمی کاریگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین مۆرکی خۆیان لە زۆربەی ڕووداوەکانی کوردستاندا. ئاشکرابوونی ئەم هێزە لە پانتای خەباتی پێشمەرگانە و سیاسی لە کۆمەڵگای کوردستان کولتورێکی نوێی هێنا ناو بزوتنەوەی کوردستان و نیشانیدا کە ئەم هێزە تەنیا هێزێک نییە لە بواری خەباتی پێشمەرگانە و بگرە هێزێکی تەیارە بە بیری پێشکەوت و خوازانە و هەڵگری دەیان فیکرە و ئارمانی نوێیە
لە پێناو گەشەکردنی تاک بە تاکی کۆمەڵگادا. لە ساڵیادی هێزی تێکۆشەر و شۆڕژگەری پێشمەرگەی کۆمەڵە و هەروە لە سیوەکی جۆزەدان ڕۆژی شەیدبوونی ئەوڵم پێشمەرگەی کۆمەڵە کاکخانەی معینی سلااو ڕێزمێ بۆ بنەماڵی کاکخانە و هەروە سلااو ڕێزمێ بۆ هەموو کەسانێک کە بۆ چرکە ساتێکیش بێت چەکی پڕ لە شاناجی کۆمەڵیان کردێتە شانیان. سەبارەت بە خصوصیاتی پێشمەرگەی کۆمەڵە دەتوانم پێناسەی پێشمەرگەی کۆمەڵە وا بڵێم کە پێشمەرگەی کۆمەڵە لە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات زۆر جیاواز بوو لە هێزە سەکدارەکانی دیکە لەباری فکری و خوێندەوار و وشیار و بە باوەڕ بوون جێگای متمانەی خەڵک و لە خەڵک جیانەکراوە بوون لە هەمان کاتا سنوور بەزێن و ماندوونە ناز بوون پارێزەری ڕاستەقینەی خاک و نیشتمان و وڵات بوون. دەتوانم بڵێم هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەوێنی خەبات و تێکۆشانن لە کوردستانی ڕۆژهەڵات. لە عینی حاڵا هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ بەسەرکەوتنگی بوونی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ بەسەرکەوتنگەیاندنی ئامانجەڕەوەکانی گەلی کورد لازم و ضروریە و دیارە دەوری سەرەکی هەیە لە ئایندەی کوردستانە بۆ پاکردنەوەی داگیرکەران لە کوردستانە. جێگای خۆتی بۆش ئاماژەیەک بکەم کە پێشمەرگەی کۆمەڵە ئاڵا هەڵگری جۆرێکی نوێ لە ژیانێکی هەڕەش ئامیز بۆ دەسەڵاتی چەوسێنەر لە عینە حاڵا کوڕۆژ دەبن بۆ یەکسانی و ڕاستی و لە هەمان کاتە کەسانی بێدەسەڵات. پێشمەرگەی کۆمەڵە کولتوری خولخێنەری کولتوری ئازایەتی و قارەمانەتیە لە هەمان کاتە کۆڵنەدان لە بەرابەری دەسەڵاتی ڕەها و دەمارگەژی کۆماری ئیسلامی. پیرۆزبایی سیوەکی جۆزەران ئاراسەی مخەڵکی کوردستان بنەماڵی سەربەرزی زیندانیانی شەهیدانی کۆمەڵە و بنەماڵی زیندانیانی سیاسی هەروەها لە بنەماڵی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە دەکەم. سیوەکی جۆزەران ئەگەر بە وەربینیەوە تێبڕوانین دەبینین هێمای خۆراگری و شۆڕەژێڕەتی لاوانی کوردستانە. ئێمە ئەگەر لەو ڕۆژە بە تێر و تەسەلی بڕواین و لێکدانەوەیەکمان لەسەری بێ یەکەم لاوی شۆڕەژێڕ و نیشتمان پەروەری کوردستان لەو سەرڕەمەدا لە ساڵی 57 بەمنەوە میناسرەوە بەخانە شەهید دەکرێت و ئەو خۆی هێمایەک سمبولێکە بۆ لاوانی کوردستان و ئێستاش تا ئێستاش ئەم ڕەوتە یا ئەو فکرێتە درێژەی هەیە و هەروەک دەبینین لە دوای ئەو هەزاران و هەزاران لای تر پێوەست بوون بە ڕێزەکانی بۆ ڕێزەوە کە کارخانەی گیانی بۆ بەخت کرد. هەروەگاگەدان ئێستاش لەو فکرێتەدا ڕێکخراوێک دامەزراوە بە نێوی ڕێکخراوی کۆمەڵی لاوانی ڕۆژهەڵات و ئێستاش لاوانی کوردستان تێدا بەردەوام خەریکە خەبات و تێکۆشانن و ئومێدی من وە خۆم لە ڕووبە لاوانی کوردستانەوەی تێدا بەشدار من بە یەخۆیان نبزانم و بەهەز بە بەرپرسیارێکردیان لە هەمبەر کوردستاندا هێز و پتۆنسیلەکانی خۆیان لەوێدا پیادە بکەن و بیکەنە زەرف و پێوانەیەک بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی خۆیان. ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین نەسڵی تازەی پێگەیشتووی ئەم دەمەین ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵین سەرەتا سیویەکی جۆزەردان ڕۆژی شەهید بوونی هاوڕێ سعیدی معینی ناسراوە بە خانە یەکەم شەهیدی کۆمەڵە لەلایەن کۆمەڵە و وەک ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ناسراوە. منیش سەرەتا پیرۆزبایی خۆم ئاراستەی بنەماڵەی سەربەرزی گیانبەختکردوانی کۆمەڵە زیندانیانی سیاسی سکرتێری کۆمەڵە و تەواو کادر و ئەندام و لایەنگرانی کۆمەڵە و پێشمەرگە دیرینەکانی کۆمەڵاکەم و هێزی پێشمەرگەی کۆمەڵا وەک تاکێک بە بیر و باوەڕ ئازادی خواز و پشتیوانی خەڵکی چەساوە و هەژاری کوردستان کە بۆ پشتیوانیکردن لە خەڵکی کوردستان لە هیچ درێغەیەکی نەکردەوە و دەیان حماسە و فداکاری گەورەی لە حماسە و فداکاری گەورەی خوڵقاندووە و ئێستاکەیش جێ پەنجە ڕەنگینەکانی پێشمەرگەکانی دیرینی کۆمەڵە و شەهیدانی کۆمەڵە لە بست بە بستی خاکی پیرۆزی کوردستان هەر دیارە و هەر هەیە و من وەک ژنێک کە پێم ناتە ئەم ڕێگە مقدسە وەک پێشمەرگەیەکی کۆمەڵە داواکاریم ئەوەیە کە ژنان و کچانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانیش بتوانن بە یەکگرتووی و اتحادێک دروستکەن لە ناوخۆیانە و ئەم باسکە بەهێزترکەن و بتوانین ئەم شۆڕشە هێزی ئەم شۆڕژە بەهێزترکەین و بەردەوام بێت و هەر شکاوە بێ ئاڵای سووری کۆمەڵە و پیرۆزبای لێوەشەکەم و سپاسان دەکەم. زۆر سپاس. سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هاوکاتە لەگەڵ گیانبەخردنی هاوڕێی ڕابەر خانەی معینی
پیرۆزبایی لە سەرجەم بنەماڵەی سەربەرزی شەهیدان بنەماڵەی زیندانیانی سیاسی و هەروەها سەرجەم کادر و پێشمەرگە و ئەندام و لایەنگرانی کۆمەڵە دەکەم و هەروەها پیرۆزبایی تایبەت بۆ هەموو ئەو هەوادار و لایەنگرانەی لە ڕۆژهەڵاتی کوردستان پیرۆز بێ لێەوەی زۆر سپاس. سەرتا لە پێشم شتێکدا پیرۆزبایی بە تەواوی پێشمەرگەکان خصوصا پێشمەرگەکانی کۆمەڵی شۆڕژێر زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەکەم. داواکاری من ئەوەیە کچەکان و کوڕەکانمان جوانەکانمان پەیوەست بن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. پێشمەرگە حیزبێکی پێشمەرگە مرۆڤایەکی گەورەن و ئینسان دۆستن و کۆمەڵەش حیزبێکی پێشکەوتوویە. بۆ هۆیەوە هەر لە ئەو سەرتاوە حیزبێکی وەکو کۆمەڵە حیزبێکی وەکو کۆمەڵی خۆمان بەدەستی لاوەکان و لاوەکانمان هەستاوەت هەوا و لەسەر پێی خۆراوەستاوە ئەلهەنەکانش داواکاریم ئەوەیە لاوەکان سعی بکەن و تاکو بتوانن پێوەست بن بە ڕێزەکانی پێشمەرگەی کۆمەڵە بۆ قەویکردن و بەدیهێنانی ئامانج و ئاوات و ئارزوەکانی خۆیان. منیش بەش بە حاڵی خۆم پیرۆزباییەکەم ڕۆژی سیوێکی جۆزەردان پیرۆزبایەکەم لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و کادر و ئەندام و سەرکردایەتی و لایەنگەران و بنەماڵەی زیندانی و بنەماڵی شەهیدانی کۆمەڵە. دەستخۆشیەکەم لە ئێوەی ڕۆژهەڵاتیویش ڕۆژی سیوێکی جۆزەردان ڕۆژیش گیانبەخکردنی کاکخانەی معاینیە. ئەم ڕۆژە بۆ ئێمە هەمومان زۆر پیرۆزە. پیرۆزبایەکەم لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و کادر و ئەندام و بنەماڵەی شەهیدان و بنەماڵەی زیندانیانی سیاسی. منیش بەنەوەی خۆم پیرۆزبایی ڕۆژی سیوێکی جۆزەردان لە خانەوادە شەهیدەکانی کۆمەڵە و بەتاوێت کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵایەکەم و ئومیدوارم کە ڕۆژێک بێت سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستانێکی ئازادی خۆمان نابیگرین و سپاس و دەستخۆشیش لە ئێوەکەم بۆ بەرنامە جوانتانە. ئومیدوارم هەر موفق بن. پیرۆز بێ ڕۆژی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. پیرۆزبایی سیوێکی جۆزەردان لە هەموو خانەوادەی شەهیدانی کۆمەڵە و بنەماڵە سیاسیەکان و بەتایبەت شەهیدخانەی معاینی پیرۆز بێت لە هەموو زیندانیانی سیاسی و تەشکیلاتی نێنی ناوشارەکان و دێهاتەکان پیرۆز بێ. سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموویان. ئەستێرە هۆنراوەی شاعیر حوسێن شەبەق بۆ هاوڕێی گیانبەخت کرد و سەعیدی موعینی ناسراو بە خانە. سارد و بێتینە هەتاو دەشکزرە چڕەمژە تا لە پیچاو ڕێ بزرە باڕنە بەفر و کەرەسی سەیە و تۆف هەناوی ڕێبواری پڕ کردووە لە خۆف. دەست لە گۆ کەوتووە پێ لە سەفەر هەموو کەس نیازی حەشار و حەزەر. مەیلی چوون وا تون بەستوویەتی لە دڵان کوێر بووەتەوە ڕێبازی سووری گوڵان. تا قەڕەچەیەک هیچ بە دیارەوە نییە ڕێبواری ناشی لە تەڵەی ڕێدەکەوێ. لەشکری زستان کردوویە زەفەر کەس دڵی غیرەتی نایەتە بەر. لەسەر ئیشکەڵە دارێکی سەرەڕێ قەلێکی ڕەش و نگریس دێدەقڕێ. ئارام بە مرۆڤ دانیشە سەبور مەکەوە سەر خەیاڵی سەفەری دوور. گەربێی و بچی بە گژی سەرمایە دەڕۆی و هەواڵت بۆ کەس نایە. ڕێی بێگەڕانەوەیە ئەم سەفەرە ئەوەی چووە بێ سەر و شوێن و خەبەرە. سەخت و تووش و هەرا و بێ بنەڕێ لورەی گەلە گورگەوە بۆت دەگەڕێ. تەڵەجارە کپی ئەمنی وەشەوە سامی مردن بێنە بیر ڕێ مەکەوە. قەلی ڕەش دوور فڕی و لە تەماون بوو
لی خاوی ڕەشی خستە بەرچاو و چوو دڵی بێ ئارامی بە کەڵپە و جۆش لورەی سڕی بای برد بۆوە لە هۆش تێپەڕی بوو بیری لە شەو ڕێی دەگەڕا لە ڕۆژی گەشی ئاسۆی وەک کەوانی کێشرا و ئامادەی تیر ئاخر وشەی سمکۆی هێنایەوە بیر باوەڕم بە هێزی خەڵکە کە بەحرێکی بربەرینە باوەڕم بە هیوای خەڵکە کە هیوایەکی زۆر شیرینە ملەی کوێستانە و زۆرانی کڕێوە دەنجی قەلی ڕەش دەلەریەوە لە چیایان شەڕی تۆفان و تەمە بەژینی قارەمانانە گەمە لاوە بڕوانە لاویت ڕێمەکەوە لەگەڵ هێزی زاڵی شەو تێمەکەوە شەو دەریای بەرین و ئەبەدینە کەس بۆی نەشکاوە خەوە بەردینە دەزمەشۆ لە خەوی شیرینی سەحەر دەزمەبە بۆ سووری دەستاری خەتەر خەڵک نووسون و بەتاقی تەنیای مەڕۆ مەچۆ ناو غاری زاری حەزیایی تەمتۆمانی هەرەسە قرس و گران ونە تێیدا ڕچە و ڕێبواری بەسەدان قڕەی قەلی ڕەش دەڕوا تێکەڵی با بەناو بەستەڵەکی شەوە لول دەخوا مەلەوانی وردی پیری بیر و پەند تۆڤ دەبینێ لە ژێر ژێری دەریای مند هێندە بێدەنگ نییە دەریا لە دەروون وا هەیە هەستێ هیوا هەیە بە بزوون تا لەگەڵ گابەردی بنار سەر بسوێ ئاو هەر دەبێ ڕاپسکێ بشۆپێ تا پتر کۆوە بێ چین چینی هەور بروسکێک لە ئاسمان دەبێ بە تەور تا بشکێ ڕچەڕێی شۆڕش و هەستان پێش ڕەوێک دەبێ پێشکەوێ ڕێزان ئەوە تا چەند ورەی زاڵی ڕاساو لە شەو سەردەمێکە تاراوە لە چاویان خەو تا خەوە بەردینە لە چاوان بڕەوێ پێویستە یەکێکیان پێشی ڕێگا بکەوێ بۆ دانانی سەرەتای دەرسوانە بڕیار دێتە سەر ناوی کاکخانە ئەزمی گیانی پۆڵابەستی کێوانە گیانی قەڵای بەناوبانگی زیندانە شەوە زەنگ و بەستەڵەک و شێر و تیر دوورە خانی ئەم گیانە بکاداگیر نەرم و هێدی دێ لە کۆڵی دەنەوێ لە بزەی گەرمی گەشی دەردەکەوێ شەڕی کوێستان و کرێوەیە و شەوبا پێ لەسەر تیغ و چەقۆ ڕێگە دەبا دەبنە سەهۆڵ هەڵم و هاڵاوی دەمی تەتەر و بردنی پەیغامی خەمی کۆڵەباری تۆوی شۆڕش و ڕێی کێڵگەیەکی پڕپیتی باوەڕی نوێی خۆرە تاوی لە ناو گلێنەی خست و هەناوی گەرمی هەژارانی توێشوو ئیمانی بە هەنگاوی تونند و پتە و دای لە داوەڵی بەورە بەفرینەی شەو دڵی شەوی تلیسماوی دڕی سەری قەلی ڕەشی داماوی بڕی
زمانی بورکانی قینی چەوساوە بە شێعری قانع گفتی دەکراوە بەهێز و کۆششی کاریگەرانم قەڵای پۆڵا دەبێتە گەردی بانان تەواوی ڕێگە وەستێ بەرز و نزمی ئەوەی کۆنە پەرست بێ دێتە ئامان تا باوەشێنی سکڵی بنخۆڵ کرێ ئەو ودمە لە ناو خەڵکا بێ و بگەڕێ تەتەربوو بە ئەستێرە بە هەواڵ هەوری ڕەش ڕەوینەوە گەواڵ گەواڵ شکاوە خەو لە چاوی خەڵکە مەیلی هەستان لە دڵاندا دەگەڕا بە دڵی شەودا ڕۆی پۆڵای تواوە تین و تروسکەی خانە دەنگی داوە ئەوە خەوی دارستانی پەڕاند و چوو ئەوە ڕچەی زستانی شکاند و چوو بوو بە ئەستێرەیەکی سوور و فڕی دڵی تاریکی شەوی تووشی دڕی